لە سنووری مەڵبەندێکی هەڵەبجا و شێوەی ناوچەکانی دیکەی کوردستان ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان بە گۆڕانکاریەکانی دوای کۆنگرەی چوارەم گەشتبینن هیواخوازن نوێبوونەوە گۆڕانکاریەکان زیاتر خزمەت بە خەڵک و مافەڕەواکانیان بکات هەروەک داواکارن کۆمەڵی دادگەری وەک هەمیشە لەسەر ماف و داخوازەکانی وڵاتیان پێداگر بێت. ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام خوای گەورە بۆ ئەوەی ڕەوانە کردوون کە دادگەری و دادپەروەری بچەسپێنن لەسەر ئەرزا و بەرنامەی کۆمەڵیشە ئینشاءڵڵا لەو بوارە بە دوای دادگەریە بچێ لە هەموو بوارەکانە لە سیستەمی حوکمڕانیە بیچەسپێنێ ئەوەی کە لە توانای دابێ و کۆمەڵانی خەڵک پشتیوانی بکات لە دید و بۆچوونەکانی کۆمەڵ. ئێمە تا ڕادەیەکی باشە توانم بڵێم لە یعنی بەرچاوڕوونی بۆ 4 ساڵی داهاتوو کۆنگرەتوانی پەنجە بخاتە سەر ئەو کەم و کورتیانی کە لە ڕابردووە هەبووە بەرنامەدانێ بۆ ئەوی کە بۆ 4 ساڵی ئایند و ئایندە چۆن هەنگاوەکانی بنێ بۆ تەعاملکردن لەگەڵ ناوخۆ لەگەڵ ئەو واقعی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و هەڵبژاردننی قیادەیەکی ئومێدەواری ئینشاڵڵا ئەو قیادەیەش بتوانێت لە ئاستی تموحی ئەندامانی کۆنگرا بێ. لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرا ناوی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری کوردستان و پاشگری ئەمیریش بەسەرۆک گۆڕدرا ئەندامان و دڵسۆزانی کۆمەڵ گۆڕانکاریەکان بە ئیجابی دەبین و هیوادارن کۆمەڵ لە ساڵانی داهاتوودا زیاتر بەرەو پێشەوە بچێت خزمەتی زیاتر بە دین و ژینی خەڵکی کوردستان و سەرجەم چین و توێژەکان بکات. وڵا گۆڕانکاریەکان پێم وایە چۆنە لە شتێکی ئاسایی نیە و بە بەرنامە کراوە قەنەعاتی تەواویشمان هەیە بۆ قیادانی کە لە کۆمەڵی ئیسلامی کار بەدەست و ئەم بڕیارەیان داوە قەنەعاتی کاملمان پێ هەیە بڕیارەکان بە حیکمەت دراوە ئینشاءڵڵا خەڵکیش هەن بە عام نابێت چاوەڕێ بکات چۆنەڵی نەتیجەکەی بە دوورمەودا نەتیجەی ئەم بڕیارە گەورە بینن. جگەی ئومێد لەبەر ئەوەی کە ینی ئیشکردن بەناو نییە بەناوەڕۆکە یعنی تۆ بە هەڵوێستەکان خەڵکە ئەو ناسێتەوە و مهم ئیش و کارە نەگە مهم ناوەکە بێت ناو زۆر گرنگ نییە بەلای خەڵکەوە لەبەر ئەوە ئینشاءڵڵا داهاتووە خەڵک هەر بۆ شێوازی کە کۆمەڵ ئیسلامی پێشوو لە سەری بوو ئینشاءڵڵا لە کۆمەڵی دادگەریشە بە هەمان شێوە لەو هەڵوێستان و لەو شێوازی کارکردنە بەردەوام بێت. کۆمەڵی دادگەری کوردستان وەک سەرۆک و بەرپرسانی باڵای جەختی لێ دەکەنەوە لە ئایندەدا بە ناوەڕۆکی ئیسلامیانەی پێشوویەوە سەکۆی ئیسلام خوازانی کوردستان دەبێت سوور دەبێت لەسەر چەسپاندنی بنەمای دادگەری و داکۆکی لە دین و ژین و قوتی خەڵکی هەرێم و هەموو چین و توێژەکان. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.